لە بەیانی ئەمڕۆوە پەخشی کەناڵی کەرکووک لە سیستەمی ئSDەوە گۆڕا بۆ HD و بەرنامەکانی بەو سیستەمە نوێیە پەخش دەکات. کەناڵی کەرکووک دیاری سەرۆک مام جەلالە و بۆ دانیشتوانی شارەکە بە هەموو پێکاتەکانەوە کە هەمیشە هەوڵی پێکەوە ژیان و ئاشتەوایی داوە لە وەرزی نوێژدا کەناڵەکە زیاتر تایبەت دەبێت بە ناوچە جێناکۆکەکان و دەبێتە دەنگ و ڕەنگی سەرجەم پێکاتەکانی ئەم ناوچانە. بەڕاستی جێ دڵخۆشیە ئەمڕۆ کە توانیمان کەناڵەکەمان بکەین بە سیستەمی HD. ماوەیەکی زۆرە هەوڵە دەین بەڕاستی ئەو سیستەمە بێنین، بەڵام هەوڵمانەدا کولفێکی زۆری تیاچوو، بەڵام بە هەوڵی کارمەند و کادرانی خۆمان بەڕاستی توانیمان کەناڵەکەمان بکەیت بە HD و لێرەوە جێخۆی دەستخۆشی لە هەموو کارمەند و کادرانە بکەم. دڵسۆزانە شەو ڕۆژ لێرە کاریانە کرد لە هەموو بەشەکان، بەڕاستی بەشی تەکنیک، بەشی هوەری، بەشی بەرنامەکان، بەڕاستی هەموو کارمەندان دەورێکی زۆر باشیان هەبوو. هەر لەگەڵ ئەو سیستەمەیە ئێمە لەگەڵ هەموو بەشەکانە کۆبنەوەمان کردووە، هەموو بەرنامەکانمان گۆڕانکاری تیاکەین لە هەموو بوارەکانە، سیاسی، بەرنامی کۆمەڵایەتی، هوەری، وەرزشی، بەڕاستی ینی هەموو بەرنامەکان پێچوینەوە و بتوانین وەرزێکی نوێ بۆ بینەران پێشکەش بکەین.